يعني أصلكو ربلتي فكرة خاصة إجدار دیلان جدید برنامه تایبت ده تجیتا لسر برابو کامپانی جل برابو را آزادی جپرسا کردرا چرسری دفلسونا خوش کجکی 40 سالیه پنگا و 15 طبقه ججنا ویجنه باندوره و پیشنگی گریلای نیج آستاری جشاره دکن دهما دمه دلسر گرینگی خوب پاراستنه نرخاندنه گرین کرد پاریزه بری هر تشتی پیشنگیه و برنامه تایبت ایرو لگوری ساعتا کردستانه ساعت ده هجدان ده هندکارن دراتو دنگی گل ده گوتار بکن kampanya ki berfiyat meşandı. Hem bu projenin vision ev tereske terena ki acaba. Yani en gerek ve gelin ev kampanya te meşandı terevena ki. Dengigin, dengi her çarparçayı Kurdistan'a. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 23 ئابی 2024تان با یارمەتی هاوکارانان پێشکەش دەکەن. فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دووجار هەرێمی ئاسۆسیان کردە ئامانج و زەرەر و زیانێکی زۆر با ڕەز و باخی هاوڵاتیان کەوتووە سەبارەت با بردومانەکە ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یێرەکە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژێ بەوە کردووە لە بردومانی دەوڵەتی داگیرکەری تورکدا هیچ زەرەر و زیانێکی بەر هێزەکانیان نەکەوتووە بەڵام بەهۆی بردومانەکانەوە زەرەر و زیان بەر ڕەز و باخی هاوڵاتیانی ناوچەکە کەوتووە. لەلایەکی تریشەوە فڕۆکە شەڕکەرەکانی دەوڵەتی تورکیا چەندین شوێنێکیان لە ناوچەی شینکایەتی سنووری شارۆچکەی ماوەت لە شارباژێر بردومان کردووە با گوێرەی زانیاریەکان بردومانەکەی بەیانی ئەمڕۆ زۆر بەهێز بوو لە ناوچەکانی دیکەوە دەنگی بیسراوە ئەو لە کاتێکدایە ئێوارەی دوێنێش باسکی قەلێ لە گوندی گەڵاڵا بە ئامانجگیرا و بردومان کرا کە زۆر لا گوندەکە نزیکە و ترس و دڵڕاوکەی لە نێو هاوڵاتیان دروست کردبوو باکتەی سەرچاوەیەک بردومانەکەی ئەمڕۆ دوێنێ زۆر چڕ و بەهێز بوو با فڕۆکەی شەڕکەر ئەنجام درراوە بردومانەکان زیانی گیانیان لە ڕێزی هاوڵاتیانی سیڤیلدان نەبووە بەڵام زیانی با سروشتی ناوچەکە گەیاندووە. تەجەشە و تەکۆژن بۆ بەشداریکردن لە ڕێپێوانی سیویەکی ئاب دژ بە ئاشکەنجەی ئیمراڵی بانگەوازیان کرد کوردیناسیۆنی سوئیسرا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری دیموکراتیک بۆ کێشەی کورد داوای بەشداریکردنی لە ڕێپێوانی شاری لۆزانی سوئیسرا کرد کە بڕیارە لا جنێف لە بەردەم نەتەوەی گرتوەکاندا بەڕێوە بچێت لە بەیاننامەکەدا سەرنج خراوەتە سەر گۆشەگیری ڕێبەری گەلی کورد کە ماوەی 42 مانگە هیچ هەواڵێکی لێ نازانرێت و داواش لە هەموو گەنجانی کورد کراوە لە بەرامبەر ئەو سیاساتانەدا بوەستنەوە ناوەڕۆکی بەیاننامەی کوردناسیۆن بەم شێوەیە ئێمە وەک تەجەشە و تەکۆژن داوا لە هەموو لایەنە دیموکراتیکەکان دەکەین بەشداری ڕێپێوانی سیویەکی ئاب بن کە لە شاری لۆزان دەست پێ دەکات و لە بەردەم نەتەوە یەکگرتوەکان لە جنێڤ بە چالاکی کۆتایی دێت وەرن با سەرەتا گۆشەگیری سەر ڕێبەراپۆ هەڵوەشێنینەوە و ناڕزایەتی خۆمان لە بەرامبەر سیاسەتی جنۆساید و قڕکردن لە کوردستان چڕ بکەینەوە. گەنجانی کورد و ئینتەرناسیۆنالیست لە چالاکی ڕێپێوانی درێژمەودا کە هەموو ساڵێک بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەچێت بەشدار دەبن ڕێپێوانی درێژمەودا بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد لە ڕۆژانی 15 تا 20 ئەیلول لە نێوان شارەکانی بیلیفیلد و دویسبۆرگ بەڕێوە دەچێت کۆمیتەی ئامادەکار سەبارەت بە چالاکیەکە کە بڕیارە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری دیموکراتیک بۆ کێشەی کورد بەڕێوە بچێت لە ئەکاونتی فەرمی خۆی لە سەر میدیای دیجیتال داوای لا گەنجانی کورد و ئینتەرناسیۆنالیست کردووە لە ڕێپێوانە درێژمەوداکەدا لە دەوری ڕێبەراپۆ کۆ ببنەوە لە دویسبۆرگەوە هەتا بیلیفیلد یەکەم ڕۆژی چالاکیەکە با کۆنفرانسێک لەسەر بەڕێز ئۆجەلان لە شاری بیلیفیلدەوە هەتا دویسبۆرگ دەست پێ دەکات کۆمیتەی ئامادەکار ڕای دەگەێنێ ئێمە بۆ ئەوەی خەونی لەگەڵ ڕێبەراپۆ بە ئازادی بژین پێک بێنین تێکۆشان دەکەین ئەو شوێنانەی کا بڕیارە ڕێپێوانە درێژمەوداکە با بەشداری سەران گەنج لە فەڕەنسا ئەڵمانی
ئەڵمانیا سوئیسرا و نەمسا و هەروەها ئینگلتەرا و سەرتاسەری ئوروپاوە تێدا بەشداری بکەن لەسەر ئەکاونتی دیجیتال ڕاگەیاندراوە. پلانەی چالاکیەکە بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت. بۆ یادکردنەوەی فەرماندا عاید و شەهیدانی مەنگەکانی حوزەیران تەموز و ئاب لا گۆڕستانی شەهیدانی گوندی حکومیە مەراسمێکی یادکردنەوە ئەنجامدرا. لە مەراسمەکەدا بنەماڵی شەهیدان، ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کانتۆنی کۆبانی و ئەنجومەنی سەربازی ڕەقا، پارتە سیاسیەکان، کۆمەڵی ژنانی زنوبیا، ڕیشسپیانی هۆزەکان و خەڵکی کانتۆنەکە بەشدار بوون. ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان عەتاب ئەلدەم لە مەراسمەکەدا یادی شەهیدانی هەڵمەتی 2007 ڕزگارکردنی ڕەقە و هەموو شەهیدانی کردەوە و سەرساغی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی بۆ دایکی شەهیدان دەربڕی. هەروەها بە ناوی خەڵکی کانتۆنەکەەوە هاوسەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبەری کانتۆن فیداکاری شەهیدانی هەڵمەتی 15 ئاب و شەهیدانی ئازادی یاد کردەوە و بەڵێنی بەردەوامیدان لەسەر ڕێگەی شەهیدانی دووپات کردەوە. نەتەوە یەکگرتوەکان لە راپۆرتێکدا ئاشکرای دەکەن زۆرترین گەندەڵی لە هەرێمی کوردستان لە وەزارەتەکانی دارایی و کارەبا و شارەوانیەکاندایە و هەولێر لە ڕیزبەندی یەکەمدایە. پرۆگرامی گەشەپێدانی نەتەوە یەکگرتوەکان راپۆرتێکی لەبارەی ئاستی گەندەڵی لە هەرێم بڵاو کردوێتەوە و تێیدا هاتووە زۆرترین گەندەڵی لە هەرێم لە سەر 3 وەزارەتدایە ئاماژەی بۆش کردووە زۆرترین ڕێژەی گەندەڵی لە پارێزگای هەولێرە با ڕێژە لە 143 و سلێمانی لە پلەی دووەمدایە با ڕێژەی 33 لە 100 و دهۆکیش با ڕێژەی 24 لە 100. باپی راپۆرتەکە ڕێژەی گەندەڵی لە نێو 20 وەزارەت و دەستەی هەرێم وەزارەتی دارایی لە پلەی یەکەمدایە، وەزارەتەکانی کارەبا و شارەوانیەکان ڕیزبەندی دووەم و سێمی گەندەڵیەکانیان گرتوێتەوە. ڕێکخراوی نێودەوڵەتی پامنێرانی بێسنوور هۆشداری دەدا لە زیادبوونی توندوتیژی دژبا ڕۆژنامە نووسانی هەرێم و ڕایگەیان تەنها لە کۆتایی مانگی 6 ئەم ساڵەوە ڕۆژنامە نووسێ کوژراوە و 5 ڕۆژنامە نووس دەستگیرکراون و سلێمان ئەحمەدیش بە 3 ساڵ زیندانی سزادراوە. هەروەها ئەم ڕێکخراوە داوای لێکۆڵینەوە لە کوژرانی ڕۆژنامە نووس مراد میرزا ئیبراهیم لە شنگال دەکات کە مانگی ڕابردوو باهۆی بردومانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید بوو. جۆنەسان داگەر بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕێکخراوی پامنێرانی بێسنوور ڕایگەیان ئەو هێرش ئاسمانیەی بووە هۆی گیان لە دەستانی ڕۆژنامە نووس مراد میرزا ئیبراهیم هەتا ئێستاش بێسزا ماوەتەوە. هەروەها توندوتیژی دژی ڕۆژنامە نووسان لالایەن هێزە ئەمنیە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانەوە بە هەمان شێوە بێسزا ماوەتەوە. داوای لێکۆڵینەوە لە بکوژەکەی مراد ئیبراهیم میرزا دەکەن. هەروەها جۆنەسان ئاماژەی بەوە داوا لە 3 مانگی ڕابردوودا پێشلکاری گرتن و دادگاییکردن کراوە بەرامبەر بە 6 ڕۆژنامە نووس لە سنووری پارێزگای دۆک کابریتین لە ئومید بەڕۆشکی و سلێمان ئەحمەد و نەژیان محەممەد و بەهێز ئاکرێ و مراد یازار و ئەحمە شەمەکی. ڕێکخراوی نێودەوڵەتی پامنێرانی بێسنوور ئاماژەی بە کەیسی ڕۆژنامە نووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز سلێمان ئەحمەد داواکە بە 3 ساڵ زیندانی سزادراوە و ئەمەی وەک توندوتیژی و پێشلکاری تۆمار کردووە. هۆشداریەکانی ڕێکخراوەکە سەبارەت بە بەرزبوونەوەی پێشلکاریەکان دژبا ڕۆژنامە نووسان هاوکاتە لەگەڵ فراوانبوونی جوڵە سەربازیەکانی دەوڵەتی تورک لە ناوخاکی هەرێمی کوردستان و نزیکبوونەوەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان. کوردوین ئەیوب ژنە دەرهێنەری کوردی تەمەن 34 ساڵ بە فیلمی مانگ لە سوئیسرا خەڵاتی لێژنەی هەڵسەنگاندنی 77مین خولی فستیڤاڵی فیلمی لوکارنۆی بەدەستهێنا. فیلمی مانگ باس لە یاریزانێکی پێشووی هونەرە جەنگیەکان دەکات بە ناوی سارا کە نەمسا بەجێ دەهێڵێت بۆ ئەوەی ببێت بە ڕاهێنەری سێکچی خێزانێکی دەوڵەمەندی ئوردونی. بەڵام کاتێک دەگاتە ئەوێ بۆی دەردەکەوێت ئەو سێژنە لە جیهانی دەرەوە دابڕێنراون و لە ژێر چاودێری بەردەوامدان. کوردوین ئەیوب لە ساڵی 1990 لە باشووری کوردستان لەدایک بووە. لە تەمەنی منداڵیدا لەگەڵ خانەوادەکەیدا بەرەو نەمسا کۆچیان کردووە و لە ڤێنا خوێندوویەتی و لە زانکۆی هونەرە پراکتیکەکاندا بەشی شێوەکاری و ئەنیمەیشنی تەواو کردووە. کوردوین ئەیوب لە ساڵی 2009 دەستی بە دەرهێنانی کورتە فیلم کردووە و تا ئێستا خاوەنی 15 کورتە فیلم و 3 فیلمی درێژە. لە ساڵانی 2011 و 2012 لە فستیڤاڵی نێودەوڵەتی ڤێنا خەڵاتی کورتە فیلمی بەدەستهێناوە.
با پێی زانیاریەکان محەممەد داغستانی هاوڵاتی خەڵکی گوندی حەکی سەرباورمێ لە زیندانی ڕژیمی ئێران لە میاندووا و لە سێدارە دراوە. ئەم هاوڵاتیە پێشتر بە تۆمەتی مادە سڕکەرەکان دەست بەسەر و لەلایەن سیستەمی قەزای ڕژیمەوە بە حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. محەممەد ڕزا فەلاحزادە جێگیری فەرماندەی سوپای قودسی پاسدارانی ئێران ڕاگەیان لە سەرەتای دەستپێکردنی شەڕی غەزەوە تا ئێستا ئیسرائیل 280 سەرکردەی مقاومەی ئیسلامی کوشتووە و دەڵێن با دڵنیابن تا بردومان و تاوانەکانی ئیسرائیل بەردەوام بێت هێرشەکانی مقاومەی ئیسلامیش ناوەستن. فەلاحزادە باسی لەوەش کردووە بەرەی مقاومەی ئیسلامی عێراق تا ئێستا 100 هێرشی با فڕۆکەی بێفڕۆکەوانیان دژی ئەمریکیەکان ئەنجام داوە. حیزبوڵاش سێ لیوای سوپای ئیسرائیلی لە ناو بردووە. ئێستا ئیسرائیل لە دۆخێکی سەر لە شێواوی تەواودایە. جێگای ئاماژەیە دوو گروپی سەربا بەرەی مقاومەی ئیسلامی عێراق بڵاویان کردوتەوە ئامادەین بۆ دەستپێکردنەوەی هێرشەکانیان بۆ سەر هاوپەیمانان، چونکە ئەو ئاگربەستەی حکوومەتی عێراق داوای کردبوو کۆتایی هاتووە. دەوڵەتی تورک و پەدەکە چۆن عێراقیان ڕاکێشایە ناو پلانگێریەکانیانەوە. دەوڵەتی داگیرکەری تورک بۆ لە ناوبردنی گەلی کورد و زیندووکردنەوەی میساقی ملی هەموو ڕێوڕێبازێک تاقی دەکاتەوە. ئەم جارەشیان حکوومەتی عێراقی با پیلانە گڵاوەکانی تێوەگلان با ڕێککەوتنێکی مەترسیدار بۆ داهاتوو. وەزیرەکەی پەدەکە هەموو داگیرکاریەکەی دەوڵەتی تورکی لە خاکی عێراقدا بە یاسایی و فەرمی کرد. هاوکارانمان دۆسیەکان لەم بارەیەوە ئامادە کردووە بە یەکەوە گوێگیری دەبین. بەم شێوەش کۆتایی باگەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان دەهێنین. هەرشاندن. دەوڵەتی تورک و پەدەکە چۆن عێراقیان ڕاکێشایە ناو پیلانگێڕەکانیانەوە. دەوڵەتی داگیرکەری تورک بۆ لە ناوبردنی گەلی کورد و زیندووکردنەوەی میساقی میلی هەموو ڕێوڕێبازێک تاقی دەکاتەوە و ئەم جارەشیان حکوومەتی عێراقی بە پیلانە گڵاوەکانی تێوەگلان بە ڕێکەوتنێکی مەترسیدار بۆ داهاتوو. وەزیرەکەی پەدەکە هەموو داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی لە خاکی عێراقدا بە یاسایی و فەرمی کرد. لە 15 ئەم مانگەدا بە سەرپەرشتی فواد حسێن نوێنەری پەدەکە و وەزیری ناوخۆی عێراق بە یاوەری ڕێبەر ئەحمەد ئەندامی پاراستنی پەدەکە و وەزیری ئێستای ناوخۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم فالح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شەعبی و سابت محەممەد وەزیری بەرگری عێراق شاندی ئەمنی عێراق لە ئەنقەرە لەگەڵ هاکان فیدان وەزیری شەڕی تایبەت و دەرەوە، ئیبراهیم کاڵن سەرۆکی دەستگای میت و یەشار گولەر وەزیری بەرگری دەوڵەتی تورک کۆبوویەوە و ڕێکەوتن نامەیەکی مەترسیداریان واژۆ کرد. هەرچەند لە ڕابردوودا چەندین ڕێکەوتنی ئەمنی هاوشێوە لە نێوان دەوڵەتی تورک و عێراق کراوە، بەڵام گەر لە ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە ڕابمێنین دەبینین مەترسیدارترین ڕێکەوتنە لە مێژووی عێراقدا بە تەواوی داگیرکاری دەوڵەتی تورک لە خاکی عێراقدا بە یاسایی دەکات بەبێ ئەوەی مەترسیەکانی لەسەر داهاتووی عێراق لە بەرچاو گیرابێت. بە جۆرێک دەتوانین بڵین دەوڵەتی تورک عێراقی هەڵخڵەتاندووە. مادە مەترسیدارەکانی ڕێکەوتن نامەکە چییە؟ بەپێی یەکێک لە خاڵەکان لە مادەی دووەمدا دەوڵەتی تورک و عێراق ناوەندێکی هەمانگی ئەمنی هاوبەش لە سەر سنووری هەردوو وڵات بنیاد دەنێن. ئەمە لە کاتێکدایە دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژانە بردومانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکات و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت و ناچار بە چۆڵکردنیان دەکات. بەڵام حکوومەتەکەی سوودانی بە هیچ شێوەیەک ناڕزایەتیان لە دژی دەرنەبڕی و ئیدانەشیان نەکرد و خاوەندارێتیان لە خوێنی ئەو هاوڵاتیانە نەکرد. هەروەها لە خاڵی یەکەمی مادەی چوارەمدا هاتووە ناوەندێکی هەمانگی ئەمنی هاوبەش لە بەغدا دروست دەکرێت و هەموو ئەرکە لۆجستی و خزمەتگوزاری و داراییەکان لە ئەستۆی حکوومەتی عێراقدایە. لە چوارچێوەی ئەم خاڵەدا ناوەندێکی هەواڵگری دادەمەزرێنرێت کە بەشێکیان لە فەرماندەکانی دەوڵەتی تورک پێک دێن. بەواتایکی دیکە لەشکرکێشی و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک چی دیکە تەنها لە ئەنقەرەوە بڕیاری لەسەر نادرێت، بەڵکو لە بەغداوە بڕیار دەدرێت و بە بەرچاوی عێراقەوە جێبەجێ دەکرێت. خاڵی پێنجەم لە مادەی چوارەمدا کە پەیوەندیدارە بە سەربازگەی دەوڵەتی تورک لە بەعشیقە لەجێ ئەوەی حکوومەتی عێراق پێداگر بێت لەسەر دەرکردنی سوپای تورک کەچی بوونی ئەو سوپایە لە قوڵایی خاکی عێراقدا بە هەمیشەیی دەکات و سەربازگەکە دەکرێت بە ناوەندێکی مەشق و ڕایێنانی سەربازی بۆ هەردوو سوپای داگیرکەری تورک و عێراق. هەروەها حکوومەتی عێراق پێداویستی لۆجستی بۆ سەربازگەکە دابین دەکات.
حکوومەتی عێراق لەم خاڵەدا بە تەواوی کەوتۆتە داوی دەوڵەتی تورکەوە چونکە سەربازگەکە لە ناوچەیەکی استراتیژیدایە و مەترسیە بۆ سەر پارێزگای مووسڵ بەگشتی و شەنگال و مەخمور بە تایبەت. هەروەها بە ناوی پاراستنی پرۆژەی ڕێگای گەشەپێدانەوە تەواوی ئەو ناوچانە داگیر دەکات. ئەمەش ڕێگە خۆشکەرە بۆ زیندووکردنەوەی میساقی میلی. جگەلەوەش لە مادەی حوتەمی ئەم ڕێکەوتنامەیەدا باز لەوە کراوە لە کاتی دروستبوونی هەر ناکۆکیەک لە میانی جێبەجێکردنی ئەم یادداشتنامەیەدا نابێت هیچ لایەنێکان پەنا ببەنە بەردەسەڵاتی دادوەری ناوخۆیی و تەنانەت نێودەوڵەتیش یاخود هەر لایەنێکی دیکە کە ببێتە لایەنی سێم. لەم خاڵەدا دەوڵەتی تورک بە تەواوی حکوومەتی عێراقی هەڵخڵەتاندووە و جارێکی دیکە ڕێگا بە عێراق نادات هاوشێوەی دۆسەی نەوت لە ئاستی نێودەوڵەتیدا عێراق سکاڵات تۆمار بکات. هەرچەندە هەموو ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان لەگەڵ بەرواری جێبەجێکردنی لە هەمان کاتدا دەبێت بڕیاری بەسەرچوونی شەبێت، بەڵام لەم ڕێکەوتنەی نێوان دەوڵەتی تورک و عێراق دەکرێت بە هەمیشەیی و هەتایی پێناسە بکرێت بەهۆی ئەوەی لە دوای ساڵێک لە بەسەرچوونی ڕێکەوتنامەکە ئەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی نوێ دەبێتەوە، واتە هەرگیز تەمەنی ئەم ڕێکەوتنامەیە ناگات بە کۆتایی. پادەکە لە ڕێگەی فواد حسێنەوە لەسەر سینیەک عێراقی ڕادستی دەوڵەتی تورک دەکات وەگەوەی دەوڵەتی تورک پیلانی بۆ دادەنا و خەونی پێوە دەبینی. وردە وردە پادەکە بۆی بەدی دەهێنێت و لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک بە فەرمی دەکرێت، چیتر وەک داگیرکاری سیر ناکرێت. بەهۆی بردومان و لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک قوربانی سەرەکی هاوڵاتیانی مەدەنی بوون و دەبن، لالایەک شەهید دەکرێن و لالایەکی دیکە لە زێدی خۆیان هەڵدەکەندرێن. سروشتی ناوچەکە بە تەواوی هاوشێوەی ئەفرین دەشێوێنرێت. چیدیکە عێراق ئەرزشێکی ئەوتۆی لە ئاستی نێودەوڵەتیدا نامێنێت بەهۆیەوەی ناتوانێت سەروەری خاکەکەی بپارێزێت و بێتە وەڵامگوی خوێنی هاوڵاتیانی